وحشیگەری لە زیندانەکانی ئیسرائیلدا. ئاگربەستی کاتی نێوان حەماس و ئیسرائیل کۆتایی هاتوو لە ڕۆژی هەینی دەی سەرماوەزەوە کە ئیسرائیل دەستی بە بردومان و تۆپبارانی غەزە کردوتەوە. باس لەوە دەکرێت کە لە یەکەم کاتژمێرەکانی بردومانەکەدا زیاتر لە 100 کەس یاسایی خەڵکی غەزە گیانیان لەدەستاوە. لە ماوەی یەک حەوت و ئاگربەسدا 240 زیندانی سیاسی فلستینی لە زیندانەکانی ئیسرائیل لە بەرامبەر 99 بارمتەی حەماسدا ئازاد کران. قەدورە فارس سەرۆکی بەشی زیندانەکانی تەشکیلاتی خۆبەڕێوەبەری فەلەستین پێشتر ڕایگەیاند بوو کە ژمارەی زیندانیانی فەلەستینی لە زیندانەکانی ئیسرائیلدا بۆ زیاتر لە 7800 کەس زیادی کردووە کە لەو ژمارەیە 300 کەسیان منداڵ و 72 کەسیشیان ژنن. بە گوێرەی راپۆرتی ئەبسەلیم ڕێکخراوی ناحوکمی و مافی مرۆڤی ئیسرائیل دەست بەسەرکردنی بەربڵاو لە 7 ئۆکتۆبری 2023ەوە دەستی پێکردووە و ژمارەی زیندانیانی فلەستینی گەیشتۆتە زیاتر لە 10,000 کەس. هاوکات لەگەڵ ئەوەی کە لە ماوەی 7 هەفتەی ڕابردوودا کردەوە تاوانکاریەکانی ئارتەش و هێزە هەواڵگریەکانی ئیسرائیل تەرکیزی لەسەر 2,300,000 دانیشتووی غەزە بووە، کەرتی ڕۆژاواش بە 3 ملیۆن دانیشتووی فلستینیەوە کەوتۆتە بەرهێرشی تۆڵەستێنانە. بە پێی زانیاریەکان لە 7 ئۆکتۆبر بەدواوە 3290 کەس لە کەناری ڕۆژاوا تەنیا لەبەر ئەوەی گومان لێکراو بوون دەست بەسەر کراوە. هەر بۆیە زیندانیان و بەرپرسانی فلستینی دەڵێن کە ئیسرائیل لە کەرتی ڕۆژاوا و بەیتولمقەدەسی ڕۆژهەڵات بە کۆمەڵ خەڵکی دەست بەسەر کردووە و زیندانیانی فلستینی لە گرتوخانەکانی ئیسرائیلدا هەرچی زیاتر لەگەڵ ئەزیەت و ئازاری جەستەیی و سوکایەتی پێکردن بەرەڕوو بوونەتەوە. بۆ نمونە دەتوانین ئاماژە بکەین بە چیرۆکی ئەسرا جەعابیس، زیندانیەکی سیاسی لە دایکبووی ساڵی 1984 زاینی، ئەو ژنەی کە بەهۆی خۆڕاگری و لە قاودانی ڕاستیەکانەوە بۆتە قارەمان. ناوبراو ڕۆژی هەینی 24 نوامبر بەرابەر لەگەڵ 3 سەرماوەز ئازاد کرا. ئەسرا ساڵی 2015 بەهۆی پەروەندە سازیەوە سزای 11 ساڵ زیندان و بڕی 50,000 شیکیلی ئیسرائیلی جەریمەی ماڵی بەسەردا سەپێنرا و کاتێک ئازادکرا 8 ساڵ لە حکومەکەی تێپەڕ کردبوو. ئەو هەروەها تەواوی ژیان نامە و ئەو ڕووداوانەی کە لە کاتی دەستگیرکردنیەوە تا مانگی سەپتامبری ساڵی ڕابردوو بینویەتی یان بەسەری هاتووە لە کتێبێکدا بە ناوی ئافەت لێدراودا بڵاو کردوتەوە. ناوبراو هەرچی لە بەناو دادگا و زیندانەکانی ئیسرائیلدا بەسەر خۆی و هەندێک لە زیندانیە سیاسیە فلستینیەکانی دیکەدا هاتووە گێڕاوەتەوە. ڕەوایەتەکانی ئەو لەگەڵ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و تەنانەت ئەبسەلیمیشدا یەک دەگرێتەوە. لەمڕۆوە دەکرێت راپۆرت و ڕەوایەتەکانی ئەم خەباتکارە فلستینیە وەک نمونە چاوی لێ بکرێت. ئەسرا ڕۆژی 11 ئۆکتۆبری ساڵی 2015 لە کاتێکدا بەرەو بەیتولمقەدەس دەچوو، ئۆتۆمۆبیلەکەی لە نزیک بنکەیەکی ئەمنی لە کار کەوت. هێزەکانی ئیسرائیل تەقیان لە ئۆتۆمۆبیلەکەی کردو، بەو هۆیەوە کیسەی هەوای ناو ئۆتۆمۆبیلەکەی تەقیەوە. ئەسرا لە ئەنجامی ئەم ڕووداوەدا تووشی سووتانی سەخت بوو و نزیکەی 60% جەستەی سووتە. دوای 3 کاتژمێر دواکەوتنی بانقەست گواسترایەوە بۆ نەخۆشخانە. دەستگای قەزایی ئیسرائیل بە تۆمەتی درۆ و هەڵبەسراوی وەک هەوڵدان بۆ ئەنجامدانی بەناو کاری تێرۆریستی و کوشتنی نظامیانی ئیسرائیل سزای 11 ساڵ زیندانیکردن و جەریمەی نەغدی بەسەردا سەپاند. ئەوە لە کاتێکدا بوو کە پۆلیس سەرەتا ڕایگەیاند بوو کە تەنیا ڕووداوێکی ئاسایی بووە. ئەسرا لەو ماوەیەدا پێویستی بە ئەنجامدانی 8 نەشتەرگەری هەبوو. ئیدارەی زیندانەکان ڕێگریان لەو نەشتەرگەریانە دەکرد و تەنانەت دەوا و دەرمان و ئازار شکێنی پێویستیان بۆ دابین نەدەکرد. هەر بۆیە بەردەوام بەدەست ئێش و ئازارەوە دەیناڵاند و لەلایەن هاوبەندیەکانیەوە پەرستاری دەکرا. لە کاتی ئازادبوونی دیلەکاندا سەرڕای هەڕەشە و قەدەغەکردنی هەر چەشنە شایی و خۆشی و پێشوازیکردنێک لە زیندانیەکان
لەلایەن بەرپرسانی ئیسرائیلەوە ژمارەیەکی زۆر لە خەڵک بە پێشوازی ئەم ژنە قارەمانەوە چوون. ئەو لە نێو ئاپۆڕەی خەڵکەکەدا لە کاتێکدا لە تەنیش کوڕە 13 ساڵانەکەیەوە وەستا بوو، با ڕۆژنامە نووسانەکانی وت شەرم دەکەم باسی خۆشحاڵ بوون بکەم لە کاتێکدا هەموو فەلەستین بریندارە. ئەو هەروەها خوازیاری ئازادی سەرجەم زیندانیانی فلستینی بوو. دەوڵەتی ئیسرائیل کە لە 7 ئۆکتۆبرەوە خەریکی کوشتاری بە کۆمەڵ و جێنۆسایدا لە کەرتی غەزا لەلایەن وڵاتانی ئیمپریالیستی ڕۆژاوەوە بە تەواوەتی پشتیوانی لێ دەکرێت. ئەم پاڵ پشتیە هاوکات لەگەڵ بێ هەڵوێستی سەرجەم دەوڵەتە عەرەبیەکان و ڕێکخراوە نەودەوڵەتیەکان و وڵاتانی بریکس لەوانە چین و رووسیا بۆتە هۆی ئەوەی کە دەوڵەتی جەنایەتکار و ڕەگەزپەرستی ئیسرائیل گوێ بە هاواری ملیۆنان خەڵکی ناڕازی دژ بە شەڕ نەدات بۆ کۆتایی هێنان بەو شەڕە. هێزە چەپ و کۆمۆنیستەکان کە هێزی سەرەکی هەڵسوراوانی دژە شەڕن، سەرەڕای دژایەتیان لەگەڵ ئیسلامی سیاسی و حەماس و لایەنگرەکەی واتە کۆماری ئیسلامی بە تەواوی دفاع لە خەڵکی فەلەستین و مافەکانیان دەکەن. ئەوان لەسەر ئەو باوەڕن کە تەنیا بە هێزی یەکگرتووی چینی کرێکاری جیهان و ئازادی خوازە ڕادیکاڵەکان دەتوانرێت بەر بە ڕژیمی هار و سەرەڕۆی ئیسرائیل بگیرێت و ئیمکانی ئەوە فراهەم بێت کە فلستینیەکان و ئیسرائیلیەکان لە یەک وڵاتدا بە ئاشتی و ئارامی پێکەوە بژین.